بەڵێ بیسەران و بینەرانی بەڕێز سڵاوتان لێبێ. من جەلال گۆڵەییم. ئەمڕۆ لە بەرنامەیەکی زۆر تایبەت یەمە خزمەتان. خۆشەویستان، لایکی پەیجەکەمان بکەن، پەیجی فەرمی ڕادیۆی میلی گەڕیان. کاگوران لە ئەنیستایشین وایە لە ئەنیستاگرام، بەس لایفمان تەواو نێخاڵە بووە، ئاگایە بە. بەڵێ بەڕێزان، سپاسی کاکجەزای سازەکەم کە ئەمڕۆ لەگەڵ کاگڕێبازی بەڕێز هەستان بە ئیشی سەوتی با بڵێن دەسوچاویان خۆش بێ، زۆر سپاسیانەکەم. سپاس بۆ برای بەڕێزم کاگورانی مسەوەر دەسوچاوی خۆش بێ کە ئەرچی وێنەگرتن و گواستنەوەی لایفەکانی خسۆتە ئەستۆی خۆی. لێرەوە ئەمەوێ زۆر سپاسی کاک عوبێدی حەمەچیلۆ بکەم، پورزای کاکاروان، کاک ئارام شارەوانی و کاکاروان شارەوانی کە ئەمیش ئەمڕۆ لایفەکەی بۆ شێرکردین. ڕێز و سڵاومان هەیە بۆ کاک عوبێد چاوی ماجەکەم. بەڕێزان و خۆشەویستان، ئەمڕۆ دوو هونەرمەندی جوانم لایە، دوو هونەرمەندی ئەتوانم بڵێم بەنبێژ و خاوبێژیش. کاکە بڕیارتەلانی هاوڕێی خۆشەویستم و کاکە ئارام شارەوانی هاوڕێی خۆشەویستم زۆر زۆر بەخێر بێن، ئێرەتان ڕووناکردەوە. سپاستانەکەم بەڕاستی، ئەزیەتممان داوای لێبوردنتان دەیەکەم کە ئەو کاتە زۆرەتان نابە من ئەمڕۆ چاوتان ماجەکەم. کاک بڕیار بەخێر بێ. زۆر سپاس کاک جەلال، بەڕێز و خۆشەویستی، منش دەستخۆشیتان لێ یەکەم بەوەم بەرنامە جوانە. هیوادارم بەرنامەکانتان ڕۆژ بە ڕۆژ جوانتر بێ و سپاس ئەرکوماندبوونی جەناب و هەموو ستافە خۆشەویستە ئاگەم هەر سەرکەوتوو بێ. یاخوا بەخێر بێ سەر هەردوو چاوم. مامارام گیان، زۆر سپاس کاکە جەلال گیان، سپاس بۆ ئەو دەرفەتە جوانە من و کاکە بڕیارتان بەخشی و بۆ مۆزی ژەنە دەزڕەنینانە. سپاس و پێزانینم بۆ یەکشەمە هەر حەشر کرد. هیوادارم وەکو یەکشەمە وابی ئینشەڵڵا. کاکە هەڵوێستی گوڵ و دڵ ئەو دەسانە و خۆش بێ. کاگەڵ وێز من قەرزاری تۆم، یەکەم بەرنامەم جەنابی لەگەڵ مابووی، دەست و چاوە خۆش بێ. کاکارزان کامیل بە ساز و جەمبوش و عود و هەر هەمووی. ئەمڕۆ ئەویش بەو جەمبوشە خۆشەی بەشداریمان دەگەڵاکە. یاخوا دەست و چاوە خۆش بێ و زۆر زۆر سپاسی تۆی ژەکەم. خۆشەویستان، بەرنامەکانمان ڕاستەوە خۆیە 0771 471 52 64. ئەمە ئاسیایە بۆ ناوخۆی هەرێمی کوردستان با بڵێن. 0750 727 85 ئەمە کوردانی تاراوگاتوان پەیوەندیمان پێوە بکەن لە خزمەتانای. کاکە گیان، باجارە پێشەوە بچینە ناو قسە و بەسەرهات و پرسیار و شتەکان. یەک گۆرانی کامتان کاگارام تۆ لە خزمەتە بم، ئەگەر ئاماژەش بە گۆرانیەکە بەی سپاس دەکەم. لە خزمەتی هەموو بینەران و بیسەرانی ڕادیۆی میلی گەڕیانین. بە هاوکاری ئەو مۆزیک ژەنە دەزڕەنگینانە دەست چاویان خۆش بێ. گۆرانێکی خاوە، بەڵێ ئاوازی خۆمە شاری کاک سەرهەدنامەوەی لێرە و ڕێز و خۆشەویستین بۆ کاکە سەرهەدنامە و بۆ کاکە بیلا دڵپاک. دەست و چاو خۆش بێ و فەرمە. خۆشت ویستم ئێستاژ یەکتر من خۆشەوێ، بەڵام چی بکەم بە یاد ناگای قیسمەت و قەدەر وای ئەوێ. سەختە بێت تۆ ژیان سەختە، ئاخر دڵیشێت چۆن بسرەوێ. تۆ بڵێ وایەک مەبێ خۆری شادی من دەرکەوێ. دەیدەی کە ناحاڵی لە حاڵی من، ئاخر من چۆن تۆ بکەم حاڵی کە حاڵی خۆت ناحاڵی کای. یاخوا وەک من بچێژی تاڵی، یاخوا وەک من بچێژی تاڵی.
تۆ ئەو سادانای لەگەڵ یەک ئامان بردا سەرێ ئەتوای ناوە لە باوەشی یەکتری ئەبووی نایەک نەفرێ ئەی چۆن نێستاوە بە یەک بێژین لە یەک تەرنیمان بێ خەبەرێ بگاڕێوە ئازیزەکەم با تاجی عاشقت خەمە سەرێ کێنا حاڵی لە حاڵی من آخر من شوان تۆ بکەم حاڵی کەنا حاڵی لە حاڵی من آخر من شوان تۆ بکەم حاڵی کە حاڵی خۆت ناحاڵی کای یاخوا وەک من چێژی تاڵی ماوایەکەوە لە یەک دوورین لای من وایە یەک سادایە واتە دووربوون لێت مردنە خۆشم ئەوێ بەو ڕادایە ئەوانەی تا من ماوە یارێ لە مژی نەسادایە بالای یەک بین خۆ دەزانی ڕۆژی مەرگ بێوادایە کەنا حاڵی لە حاڵی من آخر من چۆن تۆ بکەم حاڵی کە حاڵی خۆت ناحاڵی کای یاخوا وەک من چێژی تاڵی آخر خوایە ڕۆژانی خۆش بۆ ئاوازوو تێپەڕێن چەند ناخۆشەوە کەشتی شادید هەر لە وێشکانی وەرگەڕێن هەتا ڕۆژێک خۆشیم دیبێن سەد ناخۆشیم هاتواتەڕێن خۆ عاشق جوان و پیرۆزە بە هەموو بیر و باوەڕێ ئای کە ناحاڵی لە حاڵی من آخر من شۆن تۆ بکەم حاڵی کە حاڵی خۆت ناحاڵی کای یاخوا وەک من چێژی تاڵی یاخوا وەک من چێژی تاوەڵی چێژی تاوەڵی ئارامگۆرانێکی خۆشی حەزین بوو دەست و چاوە خۆش بێ بە هیوای بەدڵبوونی جەنابتان و بینەران و بیسەرانی ڕادیۆی میلی گەڕیان زۆر سپاس کاکی گیان ئێوەش زۆر بەخێر بێنەوە دەست و چاوتان خۆش بێ هونەرمەندی خۆشەویست مامی ئەزیزم کاک ڕەسوڵاوەرە لە سلێمانیەوە لەگەڵمانایە کاک ڕەسوڵ گیانم کاتەوە باش کاکەجان سەلام عەلەیکم عەلەیکە سەلام و ڕەحمەتوڵڵاهی باشی برا سپاس دەکەم تۆ باشی شکر چاول مازەکەم دەستۆکی لە جەنات دەکەم بە خراپی یانە بەڕێزەکان دەکەم زۆر سپاس بە ناوی ئەوان قوربانی چاوتان مازەکەم ڕێز و خۆشەویستی بۆ کاگارامی بۆمان بە کاکەلانی قوربانە بم کاک ڕەسوڵ قوربان مامە ڕەسوول گیان بە جەماعەتی بچکە بە خراپیانەکەم خۆیان مازەکەم دەستۆکتان دێتم سەرکەوتو بن ئینشەڵڵا زۆر سپاس چاو ماجەکەین ئاواری گیان هیچی هەیە بۆ کاگاران بۆ کاک بڕیار دەستخۆشیان دێتم سەرکەوتو بن ئینشەڵڵا سەرکەوتو بن زۆر بەڕێزی کاک سپاس ڕەسوڵ بۆ تۆ مامە ڕەسوول گیان
یاخوا سەرکەوتوو بنیت فەلا بە قوربانم دەست و چاو خۆش بێ مامە گیان زۆر سپاس دەکەم مامەسەی فەلانی کەیفی چێنە مامەسەی فەلانی گوڵە گوێم لێ نییە خاڵۆ گیان بەغەڵ ئەو تۆ لە کوێ قساکەی ئاوارە وەڵی سەوتە زۆر خراپێت کورە لە ماڵەوەم برا ئاوا دەبیگرە بە گوێتەوە برا بە خاتری خوا بەگوێمەوە کاگە وەڵا هەر بەگوێمەوەی وتە چی ئاوارە ئەڵم بزانە مامەسە تەلانی کەیفی چۆنە والله عیبم لێ لەگەڵ کاژرانە بەکەیفم قوربانە بم مامۆستاگیان شاشەکەی جوان کردو جوان لەگەڵ کاگەرامە قوربانە بم براگەوەی قوربانە مامەڵە ئەرێ کاکە من ئێوە نابینم نازانم زەرب کێیە نەی کێیە ساز کێیە زەرب کاگالانە و نەی کاگەڵوێستە و وەی سوورە ئەی بۆ لایفەکەمان کێشەی تیا باوکم بڵێ کاکە گیان بڵێ کاگ ئالان وەسعەت چۆنە کاگالان باشی لەخوا بەزابێ ئاوارەگیان بە قوربانەوە لەگەڵ مامۆسای بەینە چۆنە ئێستا باشی لەخوا بەزابێ عیبان نییە بە قوربان ئەزانی چی زەربێ باشیان بە لێبێ ئالان دوایی لێ قبوڵ ناکەم ئەوە ڕەشەی لێ کردی تۆ ئەمرەکەی ئاوارەگیان ئاخر چوزانم و کاکە گیان دەستخۆچیتان لێ یەکەم سەرکەوتوو بنی شەڵا جەلای گیان تۆش سەرکەوتووبی زۆر سپاس بەڕاستی دوو میوانی جوان و ئازیز چاویان مازەکەم کاکەڵوێسی باڵەبان و کاکە سوورەی ساز دەستیان خۆش بێ ئیشەڵا زۆر سپاس ئاواری گیان چاو و ماجەکەی مەمنونی حرمەتی تایبەتم بە مامۆسا ئالانی گوڵەوە مامۆسا ئالان ئەمڕۆ کێشان بە پشتە ملیاوی تو خوا بمەی کێشە پیامە بەدانەکانم نەکەونە خوارەوە دەستە خۆش بێ ئاخوا ئاواری گیان بە قوربان سەرکەوتوو بن هات پێم خۆش بوو پەیوەندێک تا پێوەکەم و چاوی ئەو میوانانە ماس بکەم زۆر سپاس بۆ پەیوەندیەکە مامە گیان چاوی کاتێکی خۆش کاتێکی خۆشی بۆ زۆر سپاس دەکەم چاو ماجەکەم قوربانە کاگالاناگەل لێەوە هەڕەشەوە لێ کاگوران ئەو لایفەمان تەڵغە بێت و چاگە بێتەوە بەخوایتر من چوارشەمان بەرنامە ناکەم بەس پێنجشەمە و چوارشەمە وایە زانی یەکشەمان عیبی نییە کاگ بڕیار با بێمە لای تۆ هەڵبەت بە دانیشتن و ئەوانەوە سەرقاڵی شەوە ناچی بۆ لایف خۆ ناوەڵای مەی لایف نین کزە تۆزە ئێمە شعبی عشارین هەری گادە و دانیشتین ئێستا جوانشمان پێخۆشە ئەو کەسە عشایر و گادانە خەڵکانێکی بەڕێز و خەڵکانێکی چاک و بە ئەدەب باش یعنی پێیان وتوی بۆ لایف بەس خۆ نەوەڵا پێیان نەوت پیان نەوت ئافرە مەڵای گۆرانی بێژێکی ڕازگۆی لەگەڵ ڕێزم دەست خۆش بێ کاک جەزاڵێ ئەحمە و بێکەس با بڵێن بە مەقامێکی بڕیارتەلانی زۆر هینە بێ کاگە هەمە و ئاوە ناوە بەجیا بۆ ئێڵێم خۆی زانێ لێرەوە ڕێزمان هەیە بۆ هەموو ئەحمەغەکان هەرەمیان بۆ کاگە ئەحمە دەروێشیش بۆ هەرچی ئەحمەغ هەیە باش شتێکم پێشکەشکە یەکەم گۆرانی و چییە؟ وڵی گۆرانێکی شادا ئاوازەکە قەدیمە باش بەڵام شێعرەکان هەمووی خۆمن دەست و دەمە خۆش بێ با ئەو پەیوەندیە وەرگرم کاگ ئەحمە خۆشناوەتی ئەدمینی پەیجەکانی تەلەڤیزۆن و ڕادیۆی میلی گەڕیان سڵاو لێ بێ کاگ ئەحمە گیان کاک زەراجانەوە کاتتان باش قوربانە بم زۆر سپاس دەکەم چاو ماجەکەم دەستخۆشی و بەرنامە جوانە لێ دەکەم بە خێراتنی تەواوی میوانە بەڕێزەکان دەکەم یەخوا لەشتان ساغ سەرکەوتوو زۆر مەمنونم زۆر سپاس کاکە ئەحمەد گیان بەڵا کاک زەرا ئیمڕۆ سەوتشت باشە بەس بازانم ئەنتەرنێتەکەی خراپە دیسانەوە کێشەی ئەنتەرنێتمان هەیە بەداخەوەرە وەڵای گیان سەوت عیبی نییە وایە وەڵا سەوتەکە زۆر باشە بەس جارجارە لایڤەکە تەڵق دەبێت هۆکاری ئەنتەرنێتەکەی بەڵە وەڵی بەداخەوە بۆ کوردانی تاراوگا تۆزە ناخۆشە داوای لە بردنیان لە یەکەین وەکو عەرزم کردم چوارشەمان و پێنجشەمان ئاوایە من محاوەلاکەم ئیتر بەس یەکشەمان بەرنامەکانم پێشکەشکرد یەکشەمان باش چکات چوارشەمان و پێنجشەمان با بڵێن خەڵک چۆنەڵی بە دەوامیشەوە مەشغوڵ نییە لۆردێکی زۆر لەسەر ئەنتەرنێتە بەڵێ لەشتان ساغ بێت سەرکەوتون کاک لە خۆشحاڵ بوو دەست و چاو خۆش بێت زۆر سپاس دەکەین کاک ئەحمەد گیان ڕێز و سڵاومان هەیە بۆ هەموو خەڵکی هەولێر قوربانە بم سپاس دەکەم کاک توانە گیان خەجاڵەتین بەخوا ئەزانم لەگەڵتان ئەڵەی نابینین بەڵام ئیتر هەر باشیش ئاوە بەسیلەی ڕەحم یەکتریە ناسینەوە پێشتر یەکتریمان بینی بێ کێشەی نییە داوای لە بردنەکەین ئاوێسە ساف بوو دیسا بمان بورن کوردانی تاراوگا ئەوانەی کە بە لایف سەیرمانەکەن زۆر داوای لە بردنتان لێ یەکەین کاک بڕیار با بچینە لای و گۆرانی تۆ
صحبت منداڵ بەگڕ و گاڵەوە ڕسپی بەنقڵ و سوحبەت منداڵ بەگڕ و گاڵەوە شەم بە شەوق و سووتان و هەپولە بە باڵەوە هەڵۆ بە چڕ و خوێندن کەو بە دەمی یاڵەوە ساقی لە نێو مەیخانە هەردوو دەست بە پیاڵەوە بەلا بۆ ڕۆژی جومعە پیاوچەک بەبەر ماڵەوە خاندیم هیتلەر بە سیاسەت ڕۆستەمیش بە زاڵەوە کوردستان بە چوار پارچە قەندیل بە هەڤاڵەوە مامە بڕیار بەبەند و بە عەقڵ و کەماڵەوە وەسفی تۆ ناکەن دولبار بە گوزەشت و حاڵەوە وەک ئەیوب بۆ کاسەی سەبرێم پڕە بە تەنیاییشین دەکەم لە ژووری سارد و سڕە هۆڵبەستەی ئەجندە و دێ و گرژل و بەرگەم شڕە پاڕەکەویش وەستان بووم دەم خوێن لێم دەدا چڕە ناو حەشاردا گیرم کرد کەوتومە باڵە فڕە نەدەنگم هەیە نەڕەنگ ئەو قەفەسەم پێ بڕە پیرە گورجی کۆسار بووم سەجی نامەرد پێم وەڕە بەڕێ لای تەنجی دەدڕێ بەداخۆ بەڕەم درە ئەی قافیەی تێکشکاوی نۆت و پەی و سازی من ئەی کۆڵبەری ڕێیەشق ترساوە سەربازی من لە چاڵی چەنەی زیندان تۆی حکومی دەربازی من متریبی کۆڕی خەفەت ببا بە سەرسازی من سازی من بێنە سەما ئەو شۆ بە هاوڕازی من هەرچەند دەڵێ باکڕین نیوەی ڕێشی تەمانم فرمێسکی چاوم سڕین ئەی لە پەپولەی خۆشبەخت دای لە شادی هەڵخڕین مەم کرد تازە دەگاتێ کراسەکەیان دادڕین بۆ تۆ جاران وانەبووی لە چێ فێر بووی دەست بڕین جوانیەکەت فریاد ڕەسی نەگبەت و قات و قڕین واز لەبەت کاران بێنە گشت خەریکی دەمشڕین بەسپا بە حەق بناسین بەسەر بۆ ئەو هەڵ ببڕین خێر بیتەوە دەمە خۆش بێ کاکە بڕیار سپاس دەکەم زۆریش خۆش بە ئەحمە بێ کەس پێکەنی نیمیە ئەڵێ پێی بڵێ مقامێکم بۆ بڵێ سیدیکی خۆشی بۆ دێنێ شاب گیان ڕێز و حرمەتمانەیە بۆ جەنابە بە هیوای ئەوە ئیشەڵا جەنابیش بەرنامەیەکی تایبەتی بۆکەم ئیشەڵا ئالەم پێش نەورۆز و ئەوانە دەستان خۆش بێ کاکە ئالانی گوڵ ئەوە مامە ڕەسوڵ مەڵێ بەدڵمە دەست خۆش بە خاڵێ مش لە بەرنامەی کاگەمەوە مقامێکم با بۆ بڵێ میش لە خۆمەیە کاک جەزات زۆر عەجیبە ینی دایما کاک ئالان و کاک بڕیار شەڕیانە لەبەر تێناگەم ئالان وەڵی دایم من و کاک ئالان سووکە شەڕێکمانێ بە زوو ئاش دەبینەوە وەک تۆم و جیری بە دوایەکەوەین جا ئەم سێژەڵ ناکەین وەڵا هەر چواریان ئەم چوارە ڕێک ئەڵەی هینە نەهاڵی تاقمیتی باڵم دایمە بەیەکەوە هەر چواریان ئالان داخل لەبەر خاتری بڕیار بۆی بڕیار سەر نەکاتە سەری دوای بەرنامەکە جا پێکەنی نەکەسی پێەکە تا بەرنامەکە لە خزمەتیان بەس دوا بەرنامەکەی بەخوا کێشەیەکە دەبێت لەوە بێتەوە بە شەڕ وتی لە نوێ بەرنامەکەیان ڕۆم باش یاخوا بەخێر بێن زۆر زۆر سپاسان ئەەکەم ئیشەڵاوە لایفەکەشمان بەرەو باش بوو نەڕوە هەڵبەتە من و کاروان شارەوانی برای کاگارام یەک ساڵی ڕێک بەیەکەوە بوون کاگ ئارامیش ئیشی زۆر لەگەڵا کردی طبعا من و کاروان لە بێستانە حەفلەیەکمان نەبوو ئاهەنگی بکوزاوە با بڵێن کاگارامیش لە قەشقۆڵی هەر عینیشت حەفلەیەکیە بوو تر ئیتفاقمان کرد نیوەڕۆکەی وتمان هەردوو لاکەتەوا بووین دانیشین لە قەشقۆڵیەوە نیە لای پردەکە وتمان تۆزە
با مێشکمانی ساحەتکە و جەوێک وەرەگری تەبەن ئارام حەزی زۆر لە ماسیە وتم ئارام گیان تۆ ماسی کڕەوتینە وەڵا ئێمە دوورین کە ئێوە هاتنەوە ڕێک لەسەر پردەکە ماسیە بکڕن دابەزین کاروانی برای زۆر کوڕێکی ئەنتیکە و خۆشەیانیەوە نییە زۆر جدیات و شتی هەر نییەڵی خۆمە وتی جەلال وتم ئاوتی وەڵا ئەو ماسییان زیینووە بۆ ئەو نەبین وتم کاکە ئەلوێ بۆمانەکوژە و پاچیەکەین و وتی نەبەخوا حەزەکەم بە زیینوی بەرم تو کاکە خۆ تۆ ڕای ناگری بە قوربان تۆ ئەی خۆی کابراش ڕێزمان بۆی هەیە ئەی ناسین با بڵێن زۆر حرمەتێکی تایبەتی لێگرتیم وتی کاکاروان وەڵی ماتڵ بۆ تۆ کاک جەلالە بەسەر چاوی یەک سەتڵیانێ نیوەی کرد لە ئاو وەڵا ڕێک ماسیەکەی تێکرد کۆرە ماسیەکی 4 کیلۆیش بوو منیش تەلەفۆنم بۆ ئەم کردوتم وازانم تۆ لەگەڵ ژوان نبووی من و کاروان بێ وتم تەواو بووی وتی تەواو بووم شوێنەکەی خۆتانم پێ بڵێ وتم کاکە ئێمە چینە ژێر پردە هاسنە سەوزەکە وەڵا کاکەس بە سەتڵێکەوە عیب و شوورەی دابەزین مەرزەیەکی پێ بوو کاروان کاروان کاکە دەبا هەڵی دڕم وتی نە بە تازەی با پەلەمەکە ئەمە 2 ساعتی ترەی خۆی وەڵا کاکە ئارامیش دابەزی ئیترەوە نیشتمان چا کرد سەتڵەکە لە قەراغی ئاوەکە بوو با بڵێن بەحرەکە ئەمەش نازانم دەستی بردبۆچی یەک ئەنیشکی لێ و ماسی بۆ ناو ئاوەکە یەک نەوە ئاوای لێ کردین وتی بای کاکە کاروانی ژەوی جەلال چۆن بیگرینەوە تۆ ڕێپێ نیە وت مەڵا بێ ئالێرەوە تا پردەکەی خوارەوە بیکەی بە تۆڕ و دوو شەو و 2 ڕۆژ بە دیارەوە دانیشی تە مەرد و مرە تۆ باسی چی بۆم نەکەی تەواو بوو ڕۆی جا ئارامیش نییە ئیتر خەفەتێ دایگر بەڕاستی زۆری پێ ناخۆش بوو ناقیشی ناگرم منیش لە داژغڵی سیارەکەی کاروانە یەک ماسی شیلانم بۆیە نا هیچ ڕۆژ پێشەوە بوو تۆ عیب ناکەی ئێوتم ڕۆڵە ماسیە ماسیە ئەوە شیلانە بم بورە کاگارام داوای لێ بردن لە هاوڕێی خۆشەویستم کا کاروان شارەوانی دەکەم کاک شکاری بەڕێز لە شاری سلێمانیەوە سڵاو لە جەنابیش ماڵمە شکاری جیا زۆر سپاس دەکەم قوربانە بم منیش ڕێزمەیە بۆ هەموو خزمان و قەوما بە قوربانە بم کاکە جەلاتیان ئەوڵام پێشنیارێکی پسکۆلەمانە بوو ئەمرکە وتم هەر ڕادیۆکە گەڕیانە و فۆلکلۆرەوە هەموو دیزاینەکە فۆلکلۆرە ئەو کوپە لابەی جامێکی مزدانی لەگەڵ کلێنسەکەش لابێ شەتفە و پڕۆیاشباغدانێ وەڵایی پێشنیارەکە جوانە زۆری جوانە با بارە وڵات هەستەر کەوتوبی زۆر سپاس ئەوە کاکە سوورێ خۆمان نییە لە بلاوە با بەوە کاکە سوورەکەم ڕۆژە چایمان بۆ دێنێ با قەزای کاکە سوورە ئەوە نەگەرمە بدای یای نەتێ بووین بە خۆتر بەقورئان مەلایاسین هەرزی لەسەر کۆکرێت بۆ دانی خوا با قوربانی چاوە بم بۆ پڕۆسا چاکە ئەمڕۆ ئازارم نەبوو مامەشکات شێخ سامانێ لەگەڵا نییە نەوەڵا لارە گیانجێنە تەقانم بۆچی تەقان تخوا چی بووە لالە بردم بۆ قورماڵ یایەکی بەڕێزی لێ نەوێ بە ناو جەڕاقە باش یەک تابوو دیدا نابوو دەلات بڵێتی کات چوینە زورۆت ئەمان ڕەنگی گۆڕی یەک شێلمانی هەڵچەقانە بوو ئەو شڵسی سارێنێتەوە وتی کامکارن من ڕێک وتم من نیم کاکساما تۆزێ فەقەراتی یەک پێچێ سامانی پاڵکردنە قاچی بەستەوە کە ڕای تەکات زامانێکی کردە ملی سامان وتی یەکشت نابینم وتی چی وتی هیچ نابینم باوکە ڕۆ بۆ وتم بە قورئان چاوی و ئەوە چاکەوێ سامان نێتوانی هەڵسەی 2 دقیقە هەڵسە ئەی هەر ناتوانێت تۆ نەڵسە تۆ 2 دقیقە هەڵسە ئەکە برانە ڕۆ ئەویشەیە بە پەنگخوا ئەو ماڵە ئاواکە جەلالاتی لەدەرەوە وتمان خاڵە جار ئەمرێ فەرمۆشتێ وتی من هەر 15 وەرەگرم 15,000 کاکشکار داوای لێبوردنەکەین بە داوای لێبوردنەوە کاکشکار پەیوەندیەکەی داخرایەوە ڕێز و حورمەتم هەیە بۆ کاک سامان و بۆ جەنابیش هەڵبەت 2 هاوڕێی خۆشەویستی منن سپاس بۆ خوا خەریکە لایفەکە بەرەو باش بوونە ڕۆ ئەمەی من یەک تۆسپیت باگەکە ئامە کاک بڕیار کاک ئارام عەفوونکە با بێمە لای تۆ با بڵێن حەفلەی زەواج کەم بۆتەوە تۆ پێشتر با بڵێن زۆری ئیشەکان ئاهەنگی بکوزاوا بوو
وەکو مەسەلەی شەوە ئاهەنگەکانیش خۆ بەخوا لەگەڵ ڕێزمە تۆزە بێ حەزەر بکەیە جینا هەموو شوێنە باش نییە کە ئێساچی بەتەشید وایە هەر بەردەوامی با بڵین بەدایمی وڵای تر ئەگەر هەبێت بەردەوامین و نەش بێت هەر لەسەر وەرشکەمان گرتو و واز نانین و کۆڵ ناین و کەسەڵێتمان بێ ناکرێ ناخر کاگەران مۆستایەکی زۆر باشە لەشی ساغ بێ تۆ ئیشەکەی خۆ دەکەی وایە وڵا ئەگەر هەبێ ئیشی خۆم هەر بەردەوام و هونەرەکەش لەولاوە لە ساغ ئیشاڵا سەرکوربانم چاوەکەمی باش من دەمێکێ لە ئەو دانیشتنەی کچەکەتەوە نەبێ خوا لێ نەسەنێ دانیشتێکی خۆش بوو کاکاروان بوو کاعمەر بوو جەناب بووی ئەو کاکاروانەکەی تر بوو کاکدیارعەلی بوو کاکدیارعەلی بوو بەڵێ کاگڕێبوار بوو ئەوە شتێکی تحفە و جوان و خۆش بوو خۆی من دەستخۆشی و لێ یەکەم بەلای منەوە زۆر شتێکی جوانە وڵای چەندێ هەدەفی ساڵی یادی ئەسەنات بووە هەدەفم ئەوە بووە ئەو 5-6 هونەرمەندە پێکۆ کۆکەمەوە دەست خۆش وەکو کاکارۆ دەبڵ کاروان هەر لەو ئاهەنگەی خاتووە سەناتە ئاشبوونەوە بۆ عاجزیان بوو بخوانەخواست سوکە عاجزیەکیان هەبوو تێگەیشتیانە برایەتیان دووپات کردەوە سەر لە نوێیان کردەوە سپاس بخوا کاگاران من زۆر تێکەڵی ئێوەم زۆر دەمێکە ڕێزمەیە ینی عیلەیەکی بەڕێز و بە حورمەت و هونەرمەندیشتان زۆر تایە بە قورئان ئارام کاروان زۆر دڵی ناسکە با بزانین کاروان خەڵکی خۆیەوێ لەگەڵ یاوەکە تۆوانی تۆ دڵی گەورەیە من چەند جار لەگەڵ تۆیە هەست و کەوتم کردووە وانی بەس بەخوا کاروان تۆزە دڵی ناسکە بێ بزانی چۆن تەحملی لەگەڵاکەی ڕێز و خۆشەویستیم بۆ هەردوو دەبڵ کاروان هەیە چاوی هەردووکیان ماجەکەم باش بڕیار گیان بێمەوە لای تۆ بە لە خزمەتدا ئەمایانە چییە ئەم گۆرانیو کاگارام نۆ بەبڕی نەگەی باش کاگارە ئەمەش گەڕیانە یا چییە ئەمەیان با سەری ئێ بڕوا باوکم ئیجازە بڕۆن خۆم دابڕم ئیجازە هەزار خۆزگەم باوسا یار بۆی دەنەهاردم نامە شەوانە تا بەیانی دامان دەڕێژ بەرنامە ئەی گوتووە وەرە داوایم ئەوەم تاکە مەرامە منی هیچ گوتم دێمە پێل ماش دەکەم دەستی مامە بەس کە بێوەفایی کرد ژیان نەیماچی تامە ئێستا کا بەژەی هێشتم لەم ژیانە بەتەنیامە لە سناڕی مۆفی کردوم بەس دەڤای بەر لەلامە زەنگ و نامەی بۆ دەکەم بێڕەحمە بێوەڵامە مەحاڵە تا هەتایە ساڕش ببێ ئەمزامە حتا ئەمرم مەیخانە لانە و ماڵ و جێگامە هاوڕێی هەمیشەی من پێک و ئارەق و جامە ئەو کاتانەش کە تەنیام دێنم وەرەقە و خامە بە شەعر هەر لە وەسفی یارێکی بێوەفامە یارێکی بێوەفامەیە نامەیەکم بۆ نردوویدا بڕۆ بیخوێنەوە نامەیەکم بۆ نردوویدا بڕۆ بیخوێنەوە ڕازی دڵێم نووسیوە بە چاوی پڕخوێنەوە بە جوابدانەوەی نامە خەمە بڕاوێنەوە نرخی دڵتە نادڵە دڵتم لێ مەسێنەوە لەکوێوە دەستما پێکێری گیانە هەر لەو شوێنەوە دووبارە گوڵی عەشق ئاو بدە و بیڕوێنەوە بەڵێن بدا جارێتر دڵێم مەتۆرێنەوە سەد جار دڵێ شکاندوم ئەم جارە مەیشکێنەوە مەلی حەز و ئارەزوم لەلا نەمەفڕێنەوە بەڕێی تازە هەڵدەوە بەڕێی کۆن بدڕێنەوە ڕقوقی ناوەلانێ ڕۆح بە بەرما بێنەوە هیلاشی خەمی عەشقم ماندیم بە حەسێنەوە گوڵی ئەم عەشقە سیدوە دووبارە بیژێنەوە بارانی وەفا و سۆزت ژیانە ببارێنەوە بەلەبزی وەک هەنگوینت دڵدارت بدوێنەوە کۆرپەی بێنازی عەشق
بە باوش لاوێنەوە تاکەی ئەسیر بڕێژم یارێ بە دیاروێنەوە کاتێ شێوەم ئەبینم من بە دیار ئاوێنەوە هەموو ئەندامی جەستەم وەکو مۆم ئەتوێنەوە وەرە و شێوەی جارانم ئاسیس بۆ بگەڕێنەوە بە شەوقت ماڵی چۆڵم وەک جاران ڕازێنەوە وەک جاران ڕازێنەوەیە درسو لحد ناقرم برقاي دوري تو بيرحمي درسو لحد بودك بيخمد بخوم لجيانا تا أبد لدم الركي وبيرحمي ومدانا ويصل لصد ورم ناقري لصناب دومانقا كردو مئد ظلم قلي سوريايا توي ظلميش بشار أسد ظلم قلي سوريايا توي ظلميش بشار أسد حتى أوروجي لوتم أدا لبردي الحد لأصم في الرينادي تو دلي ركض واكبر خملة ظلمك خبوة بقولي باني يكسد تا دبرم بو آواتم قدم آليني لقد جوان يكد بيمينيا سوين با الله صمد جواني وقتم نديوا لديار بكرو آمد ناقن بني نوي شكد كشاني فاسو مجهد لدلي من دايا كمين طاقاني لنا ومحد ورابو يكتر بمرين هر وق نرمين وممد هر وق نرمين ومميد فرهادي بو أم أشكال للصلاة وفوصوص بنيادي بو ذكري خان قايد لهم بناو بيادي بو جوينة داب السلطانم روي زور إنادي بو جيشتم ديسان ظلم توشينا مرادي بو ظلمة كي برام برم هاوشي وي أبادي بو وكسي كي جستويز كبي شي جلادي بو سوزو وفاي فريدا أشكي مالو مادي بو روشتي كرد كالا تيكالي فسادي بو خلياي كوشكو تلاتو زورش لا يحيادي بو او كاتي مني جيهش زاني دل معتادي بو آراميش لخمي او فيري مي ونادي بو خرق بوم لنا وخما يشتر دل لشادي بو دلبو بكوي لي خمي كويستي آزادي بو فرميسكي چاوي آرام وقديش لو فرادي بو بس طلعي كي أشقي او ساتر لبرادي بو هندا خرقي آزار بوم ما نوم لزيادي بو هميشا لقل أودا ضلهي منو هادي بو آواتي دلي آرام هبوني أولادي بو آواتي دلي آرام هبوني أولادي بو بینەرانی ڕادیۆی میلی گەڕیان بەدڵ پێشەشتان بە ئینشاءالله ئەو دەمەی خۆش بێ ئەشەد و مامارام کەلیمەکانت زۆر نەستەق و خۆش بوو دەست و چاو خۆش بێ بە هیوای شتی جوانتر و شتی زیاتر لە جەنابی ئینشەڵڵا چاوەڕێ ئینشەڵڵا ئینشەڵڵا لە خزمەتی گوێگر و هەواداری خۆشەویستین باش تازە لای تۆم خاڵە ئارام بەسەر هاتێ شتێک ئەگەر بێتەوە خەیاڵەگەر لە خەیاڵی شنیە بیری لێ بکەرەوە چمە لای بڕیات وڵای شەوێکیان لەگەڵ مامە بورهانە کاک بورهانی ڤیدۆ هەر گادەیەکمان هەبوو لە ماڵێ لە گەڕەکی خەبات حەز ناکەم ناوی ماڵەکە بەرم ناوەڵامەی بەیەن بۆمان بەقوربان وەڵا لە دەستمان کرد بە گادە و لە ناوەڕاستی گادا بوو خۆم شین و مۆر کرد بووە کەلیمەی جوان و شتی تازەمەوت کاک بورهانیش تەسویرێ کرد لە پڕ یەک دەنگە دەنگی گەورە هاتە ژوورەوە خۆی کرد بە ژوورە بێ سەلام عەلەیک کابرا بەتەمەن وتیادەی ئەو دەهۆڵ و زوڕنا و دمڵە کوی نەکۆکەنەوە بچنە دەرەوە وتمانەمە کێوتی وەڵا و باوکمە بە زیواکیەوە گادەی کردبوو ئەتر ئەقلی نەیە بڕی وتی یەڵا 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 دەی هەمووی کۆکەنەوە بۆ دەرەوە دەی تۆشیان کردە دەرەوە وەڵا لەگە کاگورە
وەخوا گوناحین بەعزێ جار ئێمەش هەتە چوینە شوێنێکی تر گعدەکەمان تەواو کرد برا ڕۆ لەوێ پێچاتانەوە بۆ شوێنێکی چی بکەین چی بکەین ئۆڕ بەسەرم وەڵا باوکمە و زەلامە ئەوەش یادگاری خۆش یادگاریمان زۆر لەگەڵمان برانە بەسەوە یادگارێکی خۆش بوو بەسەرادێکی خۆش بوو ئەوە نەبێتە سوکاتی پێکرد بێتی بەس کابرا مێشکی تەسک بوو جی قەڵدانی بچووک بوو ئەو شتی وای نەبینی بوو تی ئەمە چییە گەنەمانە چییە هێناوتانە نازانم بە مەولوتی کاکە بەعزەکە زێ بڕای بەم ئیشەی ئێمە هەر نییە با بزانانی واگاداری بۆ باش بڕیار گیان شەر نییە خۆم خۆبین ئەو برادرە نووسیوێتی ئەو چوالەی ڕێبوار عەبدوڵڵا چییە ناگەی نابێ نەشیاوە و بەکەوتی نابێ بەڵام مەجموعەیە هونەرمەند هاتبوون ڕێزمەیەکە عومەری فەرەجی و باش کاک حەسەن میراوایی و زەربوونێکیان لەگەڵا بوو منیش وعدم پێیان بیان بەوە ماڵی خۆمان خوشکەزایەک مە بوو لە ماڵی خۆمان عیدی میلادیان بۆ کرد بوو پڕ بوو ئەی خوایە چیان لێ بکەم ئەمانە تازە وعدیشماوە هەردیەکەیە کاکەردی یاسینی پێڵەن ماڵی لەوەکرە جوێ لێرە حرمەت مێ ڕێزم بۆ هەیە هاوڕێم نیشە خۆ دەیناسی وڵات تەلەفۆنم بۆ گرتم کاک هەردی باشی وتی ئەحواڵە گوتم وەڵاهی ئیشم ماڵتان شۆڵەتی بۆ چیترەوتم وڵی وتی تەعزێمانەیە ئەم ئێوارەی نەکەم مردووە وتم وڵی مەزموعی میوان جاو هیواەتی گعدەیە وتی چیان وتم وڵی یەشیان نەکرد بە قادر مامەدی نەما بوو کاک جاوەکەشی خۆش بوو وتم وڵاو هونەرمەندانە هاتوون و بۆ ماڵەتی باش بیان هێنا ئەوتی و با لێ بخەون لەو دیوشین و باوکە ڕۆیە هەڤاڵ جەلالم شایدە لەم دی و زەڕبوونەی ئێوترا ئەنجا کە کابرای ڕیزیە کرد تەپڵەکە بە تونگی بە زەربەکە هەردیڵە پڕی ئاوایەکی هێواش لەبەر ئەوتی و ئەو یادگارێکی زۆر ڕۆژ بوو لێرە ڕێزم هەیە ڕێزمەیە بۆ کاگەردی و دەست و دەمی تۆش خۆش بێ خوا بەخێر بیتەوە جا من با بڵێن خۆم تۆزە زۆر بڵم جا ئینسانی زۆر بڵە حەز ناکا خەڵکی زۆر بڵی لەگەڵا بێ لەبەرەوەی مەجای خۆی نایە لەگەڵ کاکاروان خەباتیە ڕێز و حرمەتم بۆی هەیە ناوی عازب کەمانچەکە ناڵێم گعدەیەکمان نەبوو لە شار باژێر باشە یەکسەر تێگەی بڕیار لە شار باژێر بوو با بڵێن لەو منتیقەی ڕەشەکان و ئەوانە ڕۆزام کاگعلادینی شەر لەوێ بوو خزمی ئەوان بوون با بڵێن گعدەکەی کاکاروان و کاگعلادی بوو وڵا کاکە چوین منیژە عازب کەمانچەیە یەکەم جارم بوو بیبینم ڕاستیەکەی من لە پێشەوە بووم کاروان لێ خوڕی لە دواوە سەرکەوت کاک بڕیار لەگەڵ سرفی لە سیارەکەیە هەتاوەکو ڕەشەکان ئەم کوڕە قسەی کرد نەبەڵێ نەجێ بەسەریش نەهێشت ئەبووە ڕووشی تێکردایە ینی من ئاوا دانیشت بوومە تاوێ 20 جار بە کاروانمە و کاکە وەرگەڕای جایی کاکاروان نزانی چۆنە ئەبووە ئەوش داوێنەکەەوە سەیری کردایە منیش یەکەم جارمە بیبینم ڕێزێکی زۆر تایبەتم لێگرت وەڵا گەشتینە ئەوێ کاکە هەروتی شەخشێخمان هەیەتر نازانم ئەگەر هەر لێرە بێت ئەمە واللهی ڕازت ئەوە هەر لێم کردەوە هەر هەیە ئەی چی بکەین فڕێیم ئەی طبعا ماشەڵڵا زۆر خواردنەکەشی لە ئەقڵی ئینسانە نییە کە چوینە گەعدەکە ماڵان بوو ماڵ بوو با بە زۆر گوتن ئەسمیەکە بڕوان پێ ئەەکەی ئارام ئالێرەوە بۆ ئەویا بەز مۆز و پرتەقاڵ و ئەمە دانرا بوو شەڕەت تفەنگە لە پاڵا کردایە ئیتر ئەمە کاروان و عەلادین و منیش لێرە و ئەوش لەوێیە طبعا مۆسیقامان لێە بە قەوسەکە پیاە جەشامەی سەی ئەرزانی چۆن بکاکە بەسە بە خاتری و قورئانە بەسە خواوەکی لە 5 گۆرانی نەوترا بوو وا بزانم پرتەقاڵێک و هەر لا لەنجیەک و ئەوە شتی باسی هەمووی خوارد ئەوەی بیپسی لەوەیە دانابوو لە تا علاگەیکی ڕەش مێنابوو بە دزیەوە تێمەکردبووی سەعاماڵەکە پێمان نەزانێت ئیتر خۆ وتن و خواردن هەر بەردەوام بوو ماڵاوە بێ سواری سیارەکە بووینتر ئالێرە مابوو بووی وتی جا ئەزانی چۆن چۆنیەوەتم نە ئەشە و بیلا نازانم لەژێر ڕینەکەی کاروانەوە دایمە دەمانچێ پێ بوو لە داژوڵەکەیە بۆ لەعافو ڕێک دەرمێ ناوتی وەچی یەکەی وتم بەو قورئانە لەو مزگەوتەیە هەتا بەردەمی ماڵی خۆتان یەک گوشە بڵێ پێتەوەنێ یەک شتیش بۆ نییە بخۆی وتی ئەو علاگە میوەیە مێ ناوتم علاگە میوەشت نیە تۆ بمەرێ لەبەر قاسمادام ناوتم بەخوای گەورەی بەمەوە بۆ ماڵەوە تی ئاخر وتم یەک وشە سوێن بەخوا هەتا گەشتینەوە بەردەمی ماڵیان نەمێژ یەک قسە بکە وتم لەو سەر نەبەڵێ نەئا هەچێ نەدەی ئەنجاوتم ئێمەش قسە ناکەین لەبەرەوەی مێشکم پڕ بووە ئەو کوڕە لە دوینی ڕۆ قسەی کرد بۆ دوی شەو ڕێز و سڵاوم بۆی هەیە چاوی ماجەکەمەوە هاوڕێکی خۆشەویستم داوای لێ کردوم باش
پەیوەندیمان نییە خۆ باوکم حەر زۆر چاکە ئەچینەوە لای کاک بڕیار مامە بڕیار ئاماژەم بەس بۆ گۆرانیەکە پێ بە ئاماژەر من بەشتی قەدیم حەز لێ بەڵام شتەکان شێعرەکانی خۆمن فۆلکلۆرە کوڵان و برژان هەمووی عادی خۆمە بڕیار تەڵەبی ئەو پێکەنینە زۆر تەڵەبی لەسرە مامە بڕیار جان ئەو پێکەنینە و تەڵەبی زۆر لەسرە زۆر پێکەنینەوە هەموو شوێنە نابێت کای ناکەوە زۆر کەس ڕێزم هەیە زۆر هونەرمەندانەیە برادەری خۆمان ئەڵێ داوای چیەکەی بیکە هەرچێکی ئەو پێکەنینە نەکەی کاک ئەحمەد دەرێژە باچێ دەرێنام کاقایەر بەر گۆچان لیاوە هەردوو ئەحمەقەکە تووڕاکە کاقایەر تووڕاکە ڕێزمان لێرەوە بۆی هەیە کاگالانیش لەسەر پێکەنینە هەمووی لێم بێزارە ئەی لەوە کاکە گیان با بچینە لایەوە گۆرانی کاک بڕێفتەلانی دەلی چاومان مجنونەی لەیلێ مەساتم بۆی عەوداڵ بووە سامەندی چێ لە سیپان ڕۆمان و خەیاڵ بووە یەزیدی بێڕەحموود فێری سەر بەرماڵ بووە خوشم تووشی قەدەری چرکەی مانگ و ساڵ بووە شعری ناخم لە هەستا زمان دەگرێ لاڵ بووە ڕاوچی دەشتی چەندەی چاڵدیلی وردە خاڵ بووە ئاواتم بێ ئاواتە تووشی نوشتە و فاڵ بووە عمرم دانا و ئیمانم لە پایە بەتاڵ بووە دەمرم بۆیە دڵخۆش نیم دەش خۆراکی چاڵ بووە هەی دەروێشیتە چمکەی لەو جەوا بەرمەدەی هەی دەروێشیتە چمکەی لەو جەوا بەرمەدەی زامدار و زەمین گیر بۆ نایەی کە سەرمەدەی وەڵام ناپرسی قەینا تەعلیق نادەی شەرمەدەی داری بێگەڵا و بەرم بۆ پاڵ بەسێ بەرمەدەی بەو وشەی خۆشەویستی نەشتە لەشگەرم مەدەی داستانی لەیل و مەجنون گوێ بیستم لە بەرمەدەی ئەوتام خۆراکی چاڵم کەی گوڵاو لە تەرمەدەی ئەوتام خۆراکی چاڵم کەی گوڵاو لە تەرمەدەی كريستالن أندامد وقبلورن مشيني ليود فرصة بخرن ولا سرورن رشي شاود خدايا وكل شيء تورن مم كولان دقرمبن وك من بقو تنورن رش مالي سلفد مرزا وك حدود السنورن صور كسهن باخرابا ناود دبن مجبورن لقصو قفتاري طاليان خودي برن ديدورن دقن بدختي شاهن اواني كالصبورن دقن بدختي شاهن اواني كالصبورن عشقة جسد فرلا حسرتا تاكي خالداد الشاري لو دس مال ودسرتا دسكري كاري خدا زارت فرلا حسرتا بودي دارت شاورم ظلم ولا حزرتا دماركو على سوزا لك وفولا بصرتا شيخاون شكوي كوشكو او تلارو قصرتا اهم دامين الدقري نفسر دمرو قصرتا ومن نبي الاخوام غنباري ببصرتا ومن نبي الاخوام غنباري ببصرتا توانم لبيتشي بي ليلم بو ليلم بو ليلم بو بيمضرن شيبه بيهو بوشيبو
ڕێز و خۆشەویستیمان هەیە بۆ هەموو بینەرانی بەڕێز جارێک تریش داوای لێبوردنەکە مەزانم بەخوا هەمووتان نووسیوتانە تەڵخە و نایبینین زۆر داوای لێبوردنەکەین ئیتر قوڕی چۆیەکەی بەسەر تاکاکە خۆ وڵاتەی ئێمە هیچ شتێکی بەسەر هیچ شتێکەوە نییە وڵی دوو خەتی ئەتەرنێتمان هەیە گۆران نێتمان هەیە و ئین ئایچیومان هەیە و فازلینیشمان هەیە بەس پێم سەیرە یعنی فازلین ماڵیان ناوا بێ سپاسیانەکەین ئەوان سپۆنسەری با بڵێن خەتی کەناڵەکانی ئێمە بەس پێم سەیرە نازان بۆ واخاوە بمان بورنداوای لێبوردنەکەین باش کاک بڕیار ئەو برادرن ئەڵێ ئەو پێکەنینەی بڕیار بۆ سەر دووەمینە ناخۆشە بدۆڕێ بازەکەی زوو گەمەوە لەسەر دووەمینە یاگە کاک ئاران تووڕاکەم یاگە سێشترەوە پێگەینەکە تۆڕەترە بن باش هیچی تر نییە لەگەڵ کاک ڕێبواری مەلازادەیە بۆیان نووسیوین وڵا لەگەڵ کاک ڕێبوارە شتمان زۆرە یادگاری خۆشمان هەیە شتی زۆر زۆرمان هەیە هەوەش ساڵە بێکەوە بووین لێرەوە مامۆستایەکی بەڕێز ڕێز و سڵاوم هەیە بووی باش من و کاک ڕێبوار و کاک ڕەسوڵیمان بگەسا تەلەفۆنی کرد ئەچین بۆ حەفلەیە و کاتە کاتی پارە سویسریەکە بوو یعنی شلۆ برنج بە 3 دینار بە 5 دینار ئیتر بە گۆشتەوە بە 10 بە 8 وڵات چوینە ژوورەوانێ وتی بڕیار کاک ڕێباوتی وتی بزانە 8 دیناری بە چەنە یعنی ئەوتم کاک ڕێبا بە 8 دینارە ئەو ڕێز سڵاوم هەیە بۆ مامۆستایەکی بەڕێز و گەورەیە لەگەڵ ئاوات بۆکانیا چی یادگاریەکە هەیە وڵی لەگەڵ ئاوات بۆکانی یادگاریمان هەیە یادگاری خۆشڕێ و ڕێز و سڵاویشمە بوو وای ناخۆشمان هەیە چکە ئێمە گادەیەکمان کرد تقریبی 2 ساعت و نیو بوو بە هەمووی 6 دقی بڵاوبێتەوە ئەوان تریان هەموو دەستکاری کرد هەمویان بڕی باش ڕێزمان هەیە بۆ ڕێزمان هەیە بۆی نەرمەندی خۆشەویست کاکە ئاوات بۆکانی کاگالان هەڵبەتە و برادراڵێ تاقمتفەنگی شیبەنێ وڵا ئەمەزا زۆر جوانەڵی پوشی موبەریدەیە بەم قاپەسکە ئادەی تۆ لەسەر عامر ئێستا ئەچمە لای کاک ئارامیش لەسەر عامر چی و هەیە تخوا وڵا لەسەر عامر زۆرم هەیە عامر تەلەفۆنم جا لە ئەوڵە وتی کێ شەمە بوو جومعە گادەکە بوو وتم عامر چەنە بۆ وەرگرم خۆی عامر لێرە ڕێز سڵامەیە وتم گەڵایەکە بۆ وەرەگرم دەوتی 20 بەرێ وتم جارێ نەکراوە 6 ڕۆژی ماوە وتی بەخوا وعدێ پێنایم 20 دەسەنم بەیانی بۆ دوو بەیان 25 تا هاتینە ڕۆژی جومعە سێ مابوو کاتە گەڵا بە 123 بوو 3000 مابوو دی چەنە ماوە وتم سێ وتی نایەم وتم گەڵاکەم دەیترم بۆ خستە سەر وتی ئەی خواردن چی لێیە باش لەگەڵ تۆشەوە ڕوویا و لە هەموو شوێنەیەکە بەڵێ بەڵێ وتی ئەی خواردن چی لێیە وتم وڵای کاکە کەڵەشێر وتی کەڵەشێری کوردی وتم کەڵەشێری کوردی و وڵات چوین و خۆ دەزانین کە تەواو بوو گادەکە ئەخورێ هەروایە وتی کوا کەڵەشێر تم وتە کەڵەشێرەکە ئەقوڵقێنێ وتی دنیا هەسێ نایڵێم ئاوی مریش مامۆیرە و مەهادتم کەڵەشێرە دوای ئەوە ژواجە بوو ئەوی برا فەیسبووکەکەم لێکەوت هەموو ژێر مێزەکەی بۆ بگەڕێ برای بە ڕێزی ئێمەیە کاکە عامر مام کاروان عەفو مام ئارام تۆ با بڵێن لە پێشتر لەگەڵ کاروانە زۆر دەرەکەوتن با بڵێن دانیشتن و شتان بە یەکەوە کرد فترەیەکە لەگەڵ کاک بڕیارە وەکو هاوڕێیەتی زۆرەتان بینم بە یەکەوە دایمە ئیشتان لەگەڵ کاک بڕیارە با بڵێن ئیژەکەن ئێستا وەڵایەوە سێ چوار گادەمان کردووە بەس تەسویری تیانە بۆ هێشتا بڵاو نەبوونەتەوە بە سەوت زۆر بەیەکۆی لەگەڵ کاکە بڕیارە و کوڕێکی ڕەحسوک و کوڕی چاکە و زەڕی نییە خوای گەورە لە یەکتان نەکا و ئیشاڵڵا حەزەکەم هەموو نەرمەندەکان وەکو ئێوە ئاوا تەبا لەگەڵ هەمویانە بینم خۆشە بۆ دەزانی لەگەڵ هەمویانە سەعبەتم هەیە ئەزانم کوڕە کاک ڕێوار کاک ئەحمەد دەروێش کاک جەزا خۆی کاک ئالانەوە هەر خۆشەویستە وەڵای تر خۆ ئالان گردنە ئازانەکە بەهێژ نابینێت ئەو داماوە لە بەیانیەوە تۆ سەرەکەیتە سەریەتایەوارە باش تشتی تری کاک ئالان ئەوە خۆشی لێرە بۆ بژەرمەوەڵا لە شوێنە بووین هەنگە بوو کاگەلان خێزانشتەکەشی هات بوون لەبەر چاوان شکاتی لێکردم وتی ئەم بڕیارە وان پێگا وتی بە قوربانم خراپتری لێ بکە لە ماڵەوە جەرجی خواردوین ئامیش قسەکەی جێ بەجێگە وەڵا باوکم مەشەد و یعنی حورمەتەن باشی پێەکەی ئاگام بێتە مەلایەسینیش شەرت و ڕاکە هەر لەوێەوە ئەڕوا بڕیار پێکەنینەکە کایتر مەلایەسین و هەروە بێ لەوێەوە باش خاڵاران بە بچینە لای شتێکی تۆیش با بڵێن چینە لای بەسەراتێک و دوایە چینە لای گۆرانیت کاگە جا لەم کاتانە شتە بیر ناکەوێتەوە
شتی زۆرە بەس بۆ شیاوی ئەوە نییە لە بەرنمێکی ئاوا بەرنمێکی ئاوا جوان باسیکەی بە قوربانتان من ئەم ئەفم کە کاک بڕیار ئەم ڕادوێ بۆیە چۆتە ناو خەڵکە و با بڵێن ئەم کەناڵە ئێژدیە خەڵک سەیریەکە لەبەرەوەی تا ئێستا نەهێشتومانە حورمەتەن هونەرمەندێکی بێمستەوا ڕێزم هەیە بۆ جەنابتان بێت و نەقسەی نەشیاویشمان تیا کردووە ئێستش لەم بەرنمەیەوە ئێڵێم ئەگەر من یەک وشەم وتە بێ خەجاڵەتی لای ئەو خەڵکەم داوای لێبوردنیانەکەم هەر وشەیەکی غەڵەتم وتە بێ یا شتێکی خراپم وتە بێ باش ئەچینە لای گۆرانێکی تۆ دواییەوە بۆ لای مامە بڕیار کاکە ئارام ئەمەیان چییە؟ وڵای گۆرانێکی کۆنا قەدیمیە باش هەیوەرە وەرە ئادی وەرە چاوڕەشێ زۆر باش بەس بە شەعری تازە و شتی جوان و زۆرم پێ خۆشە فەرموو کۆتایی دێ تەواو شێوە ئەم ژینە خەریکە کۆتایی دێ تەواو شێوە ئەم ژینە بە بۆنەی کردوە ناوە کە سەرچاوەکەی چینە خەڵکی گشت لە ماڵەوەن کراون کەرنتینە ئیش و کار ڕاوەسڵاوە نیوەی عالەم برسینە هەموو شت خەداغەیە ئەمڕۆ لەسەر زەمینە بەڕووی موسڵمانانیش داخرامەکە و مەدینە شارەیەم دەرداتەنە لای ڕەب العالەمینە شارەیەم دەردەتەنە لای ڕەب العالەمینە هەرێ وەرە 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 ئادەی وەرە چاوڕەشێ هەرێ وەرە 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 ئادەی وەرە چاوڕەشێ بەخێری چاوی کاڵێ دێر بمگیرە باوەشێ هاتوو سەر گوڵمت ماچکەم نابێ دڵی لێم بێشێ نابێ دڵی لێم بێشێ هەرەوەی من چەندە چاوەڕێم کرد ناها تەلەفۆنی تۆ من چەندە چاوەڕێم کرد نەها تەلەفۆنی تۆ وام ئەزانی ئەپرسی و ئەڵێی ئەرێ چۆنی تۆ بڕواناکەم کە تۆبی دڵنیام لەسەر خۆنی تۆ نەک هەواڵم ناپرسی حەزری گفتوگۆنی تۆ کەوتومە گومانەوە لە ڕووساری مۆنی تۆ ڕەفتار زۆر گۆڕاون چی بووە بە بێهۆنی تۆ پێم سەیرە بۆچی گۆڕای دڵنیام ئەوە تۆنی تۆ سەرسینگ و باسکە و قۆڵم ئێستش ئەدەن بۆنی تۆ کەوتومە کێژی عەشقی دەریای ئەمەزۆنی تۆ لام وا بوو عەشق پاشی کە فێرە درۆنی تۆ داخەکەم چی بکەم بەڵام لەگەڵم ڕاستگۆنی تۆ قابلی هەستی شعری ئارامی نامۆنی تۆ ڕاستە باڕ و سەرجوانی وەک بووکی ساڵۆنی تۆ بەڵام ناخت هێن پیسە پێکی دەستگار سۆنی تۆ بوویتە مەستی مەیخۆران شەرابێکی کۆنی تۆ لێرە تا شاری میوشن عوبێدی حەماشیلۆ لێرە تا شاری میوشن عوبێدی حەماشیلۆ هاتەڕێم بڕی چەندین مەرحەلە بەس مودا دێگێت دووبووم خاتونی دەم نەستەلە زانیت کە لێت بێ ئاگام زوو قۆست و تۆ ئەو هەلا ڕۆیشتی شوت کرد بۆ پارە خانم زۆرت بوو پەلا بەدرۆدە لە ساوتن چی بکەم چارە و ئەژەلا چیتر لەسەری ناڕم دای ئەخەم ئەمە سەلا بەس دڵنیا بە لەمە قسەم تەڵاقت مستەقبەلا بەس دڵنیا بە لەمە قسەم طلاقت مستقبلا قد هيش نابي بهيز وق ام حكمته قلا باب الراملي بشكي تاصل لاي ارام ولا باب الراملي بشكي تاصل لاي ارام ولا
بەس من هەبووم لە خەیاڵیدا زەمانێک ماریا بەس من هەبووم لە خەیاڵیدا لا بیرمە ئەو کاتانەی کە سەرم لە ماڵیدا لێوم ئەهێنا بەسان هەردوو لێوی ئاڵیدا شەو ڕۆژمە کردەوە لا سینەی پرخاڵیدا تێر دەسم مەگێڕا بە نێو پرتەقاڵیدا تا ئەو بێوەژنەم هەبوو نەدەژیان لە تاڵیدا بەس بە بێوەفای نوان نەمام لە خەیاڵیدا بەس بێوەفای نوان نەمام لە خەیاڵیدا لە بری ئارام شەوانە کەس سێتری لە پاڵیدا دەست ئەگێڕێ بە لیمۆ و باغی هەرمێ کاڵیدا دەست ئەگێڕێ بە لیمۆ و باغی هەرمێ کاڵیدا هەرێ وەرا 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 ئادەی وەرە چاوڕەشێ هەرێ وەرا 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 ئادەی وەرە چاوڕەشێ بە خێری شاوی کاڵێ تێر بمگیرە باوەشێ هاتوو سەر کومەد ماشکە نابێ ئەدڵ لێمە بێشێ هاتوو سەر کومەد ماشکەم نابێ ئەدڵ لێمە بێشێ ئەی ماشەڵڵا ئەی مامانە ئەی ئالولی گیان دەی کاکە ئاڵان بیتە خێرەوە زەڵبە مامە هەڵوێز مامە سوورە چاوتان خۆش کاگ ئارام بەجددی دەست و چاو خۆش بە کەلیمەکانت زۆر خۆشە بە هیوای ئەوەی هەموو هونەرمەندێ کە کەلیمەی وت ئاوا وازەح بێ ئاوا معنای هەبێ پڕمعنا بێ شعری خۆی بێ من هەمیشە وتومە من بەنبێژنی من پەنبێژم ئەو شتانەی من ئێڵم هەمووی پەندن هەمووی باسی عەشق و دڵداری و شتێکی ڕاستەقینێ ئەی ئافرم بە هیوای ئەوەی هەر سەرکەوتوو بی ئالان سەیر مەکاو پێیەکەنە چاچ بابە ئەوە دەوێت ئەزانم هیوایەتە ئەوەیە تازەمان لێناوە ئالولی ناوەکەی ڕاقی بووە کاگەرام دەمە خۆش بێ من قوربان کاگەجەراگیان ئەی بینی یەک ساعت ڕۆیوە نیومان ماوە کاگەرام تا چەند تۆ لەگەڵ ئەوانەیە کە دوو لە ڕووی جەنابتان شەڕەجنێەوەکە وڵایی هەر شتە بۆ سەردەمێک سەردەمی خۆی باوباوی ئەوە بوو لە بینی دوو هونەرمەندا شەڕە گۆرانیەکە کرا کەچی دوای دەستیان لە ملیەکە بۆ خەڵکەواتی ئەگەی کە ئەمان لە دوای گادەکە شەڕە چەقۆیان کردو بیرفە ئەلوانیە من لەگەڵ کاک فازی عەنەبی لێرەوە چاوی ماچەکەم چەند دانیشتمان هەیە هەمووی منافەسەشی تیا بوو منافەسەیەکی برایانە و کار نەگەیشتەوەی دڵمان لێکتری عادز بێ دوای ئەوەش بەیەکەوە لێک سیارە هاتوونە دۆ بەستەیمانی کە لە هەولێر بووین ینی ئێستا مۆدی شەڕەبەن نییە مۆدی شەڕە تەبەقە نییە مۆدی ئەوەیە چواشتی جوان و پاک و پوخت و پڕمانە بی بە بەرگێ و دیدەی بینەرانە هەوادارانە خۆی من بمبوو لە پرسیارەکەم تۆزە سەقەت بوو بەڵام فیدباکمان هەیە کاگە ڕێباز کە قساکەی بەڵام با بڵێن ئێستا تۆ خۆت بەس ئەمایان ڕاشکاوانە جوابم بەرەوە پەشیمان نیت لەو گەعدانەکە جویان لێگریتەوە وڵای پەشیمانەکە ئەوە نییە مشتی سەقەتم نەکردووە ئێستا لە ڕوو نایەوە بکەم ئەڵام هەشتە بۆ سەردەمێک منی ژەمان مەویست دەستە خۆش بێ بە هیوای سەرکەوتنی ئیشەڵڵا چاوەکەمی گاگەجەرای من زۆر فەخر بە هەمووتانەوەکەم چکە هەمووتان هاوڕێ من و هەمووشتان هاو پیشە من خۆشجێی فەخری بۆ ئێمە و برای بەڕێزا و کاک بورهان و کاک ڕێبازی خۆشەویست و بەڵام تو خوا ڕجاتان تیاکەم ئێستا یعنی ئەو گۆرانی کە ئێستا تۆ ئەوەی پێشتر کاک بڕیار وتی بەڕاستی من کە گوێم لە کەلیمەکانی بووم چڕکەم پێهاو ئەمە پێ ئەڵەن هونەری میلی ئەمە پێی ئەڵەن فەن تێ ئەگەی ئەجینا کاکە من ئەم شەو شتێکم بینی لە فەیسبووکە با بڵێن لە یوتیوب با بڵاو بوو خۆ بۆشم نووسی بۆ پێیجۆر بۆم نووسی وتم تۆ باجەکەی ئەدەی بەڕاستی ئەیبە لەبەر خاتری تۆزێ بینەری خۆ ئەم شتە بڵاو کردوێتەوە یعنی تەماشاکەی دوو دانە دانیشتون واللهی پیا و ڕووی نایە جارەوە هەر بۆ ناو عیلەوە ئەوە هەر نابێ ئەوە لەگەڵ مامۆستا میدیا و کاگۆرانی زیبات شانیوەڕۆ هەر لە دوکان دانیشت بووین کاک میدیاش عینیشت بە کاگۆرانی وتی کاکە دەست و بردی لێ بکەن بەڕاستی لە هونەری میلی قەوماوە زۆر بەخراپیش قەوماوە
و من لێرەوە داوا لەو عازب سایزەرانە ژەکەم دڵنیابن ئا لە ئێستەوە ڕایگرن چکە بەخوا قەسەم باجەکەیەن زۆر بەخراپی ئەیەن یعنی کاک جەزا و کاک گۆران و کاک میدیا و هەموو ئەو کاکانە کە خەریکین شتێک ئەەکەین سبەینێ بە یاسا لەوە ئەچێ عقوبەشیان لەسەر بێت لەوە ئەچێ سجنیشی لەسەر بێت چکە بەڕاستی ئەمە هوەری میلی شکاندنە ئەمەی کە ئەم برادرانە خەریکن ئەو عازب سایزەرانە ئەو ستۆدیویانە من لێرەوە داوایان لێ یەکەم دوایی مەڵەن بۆ پێتان نەوتوینەوە من لە زۆر کەناڵی ترم هەفتەیە مقابلەم کردووە چاوپێکەوتنم کردووە کە ئەم قسەیم کردووە باجەکەی ئەدەن بە خراپی لە ئێستەوە ڕایگرن چونکە ئەمە لە پەرلەمانەوە قەرارێک دەرئەچێ ئەم قەرارە ئیتر سبەینێتەوە ئێمە مادەیەکی بۆ دانین ئەم مادەیە سجن ئەوگرێتەوە غرامەیەکی زۆر ئەوگرێتەوە ئەمایان سبێنە لە ئەستۆی خۆت ئێمە محاولەمان کردووە ناڵم برای بەڕێزم کاک جەزاوە ئەمڕۆ عینیشت لەگەڵەوەی شاقسەم کرد یوتیوب ناتوانانی ڕاگری بەس ئەو چەناڵانە ئەتوانین بلۆک لە ڕێی حکومەتەوە لە ڕێی با بڵین وەزارەتی ڕۆشنبیریەوە ئەوەیە مەسەلەکە ئەوەیە خۆزانین کێیە وحرمەتەن من حرمەتەن بۆ عازب سایزەرانە لێرەوە چاو دەستیان باجەکەم هاوڕێ من ڕجاتان تیا ئەەکەم واللهی نامرن لە برسە بە قورئان ئەوە کەس ئەگەر بەوە پارە پیاکەی با بەوەرە دەستکە بە جیرفانی منە وەڵی منە دەمێ یعنی بەجددی زۆر ناخۆش پارە نییە کە بازە کەسانەکەی ئەوێ بناسرێ بە هەر ڕێگەیەک بێت ئەخر ئەوە ناسین خەڵکە وای لاتوە بابەجیان ئەوە ناسین کەی با بێ برا لە پاڵ منا بەرنامە لەگەڵ منا پێشکەشکە ئەگەر ئەوێ بناسرێ خۆ ناسین چییە کاک بڕیار ناسینەوەیە تۆ بە حرمەتەوە خەڵک بوو ناسێت وانە کاگاران بەجددی ئەو پیاوە یەکێکت لە هەرە گەورانی بێژ و ئاسپە کۆنەکان باشە یعنی تۆ بۆ قبوڵی ناکەی بچیتە شوێنەکەەوە کە سوکایەتی بە هوەری میلی کرێ کاگالان تۆ قبوڵی ناکەی بەڕاستی ئێدە لەبەرەوەی بەس ئەوانە بە قورئان من بە هونەرمەندیان نازانم یعنی وەرە ئەم جارە ئێمە هەوێ ڕێکخراوەکەمان بۆ یەک کەسمان تازە نەکردەوە لەو نەوعانە من پێم وتم کاک جەزا هەمیان سڕکە تێگەی جارە سڕیان کە ئەگەر بەخۆیان ناچوونەوە سەر چاوم نەچوونەوە هەر لە ئەندامەتیش دەریکە دەریان کە ڕێز و سڵاومان هەیە با بەرنامەکە بەەوە نەکوژین بمبورن بڕیاتجان تۆیش هەر هەمان ڕای کاگارامە هەیە تەمان وڵی هەرە وڵاو شتانە شتێکی ناخۆشە جاری وای خەڵک لەوانەیە بە چاوش سێری ئێمە بکە بزانێ ئەمەش ئاوهاین یعنی جاری وایە ئەگە هونەرمەندێک غەڵەتیەکە خەڵک بە هەموو هونەرمەندێکڵ یعنی کارێکی نەشەیەوەکەەوە ئەزانێ هەمووی وایە مە هونەرمەندمانتیایە سەری چێ نێژی ناچێت مەشروب ناخوا هیچ شتێ ناکە ڕوو لەخوا و دەسوود دڵباش یعنی زوربیان بەڵامی تر بەعزێک هەیە کە شتێکی لێ ئەبیندرێ ئەمە هەمووی وانە یان ئاسفێ خراپە ئاسفەکانی تروانی نابێت بە یەک چاو سەیری هەمووی کرێت نابێت تۆ هەمووی بەیەکۆ بسووتێنیت قسەکەی تۆ زۆر ڕاستە بەڵامی تر ئەو کەسانە من پێم وتی پازەکە سەگەی خەڵک قەزەی پارە نیە بۆ پارەژ نییە بەڵام هەر ئێوێ ناو دەکە ئیتر ناوەکەی جنێ و بات سوارکۆڵ یەک بن هەرچیەک بێت بەس ئەوەیە بناسرێ خەڵکەوە بڵە فڵان کەسە ئەخر وەڵی من ئەم شەو سەیری کە ئەو شتم کردیانیتم ئەمە ئامۆزایەکیان نییە مامێکیان نییە خاڵی نییە هەر کاکە ڕیسپێکیان نییە باین کا بڵێ کاکە ئەمەی کە تۆ ئەیکەی ئەمە چییە ئەمە هیچ شتێک ناگەیەنێ غێری سوکایەتی و خۆشکاندن نەبێ یەک شتی تر ناگەیەنێ وایە کاگالانی ئەنی تۆ ناوی ئەنێکی کاکە فەرموو لەگەڵ ڕێزما خۆ ئێمە ئەوە نەباکمان نییە بەو خەڵکانە لەبەرەوەی هەر کەسە و ڕێز و حرمەت و شخصیەتی خۆی بەخۆیە بێتی پێویست ناکە ئەچینە لای گۆرانێکی کاک بڕیار دوای ئەوە پێم خۆشە با دوو قۆڵیەک بێ فریای ئەم گۆرانی و گۆرانێکی تراکەوی ئارەوەڵا ئەوەش خراپ چی بە خۆتان هینەکە بەهاریش بەهاریش بابە هەی دەشێژە بە هەموو خۆشەویستانە هەشێنەوە بەهارە هەستە بچینە سەیرانێ دوو بازم لەنگەر دەگرن لە نێوانی ئەسمانێ سەربەت تاڵی من بە شوێن شەو درەنگا بۆش جوانی نامی بۆ ناڕێم لە ڕێی مەسنجارەوە جوانی نامی بۆ
براوە دەستما کرد بە گفتوگۆ بە قسەی حەزەراوە کەوتە باسی ژیانی بە مناڵ و هەڵسەراوە ئەی گوتمێتم جێی هێشتن لە وڵات چووە دەراوە هەر خۆم و دوو منداڵین ئاوڕمان لێ بەراوە وتی ببا دڵدارم بەس لێم ژیامە بەراوە کەوتی بێواژنم دڵ نەیمامە بەراوە زوو لەگەڵ یا ڕێکەوتێم کە بشینە دەراوە کا بشینە دەراوەیە چۆن عالەمی کردوشێت ئەنی ئینستاگرام سناپچات بۆمان بوو بەکارە سات مامۆستا و قوتابخانە جام و چەی سێمانگانە حکومەتی بێپەڕ لەمان پڕی دنیا بەسەرمان قاتی بانزین و نەود چۆن وڵاتمان دواکەوت بەزمی ئاو و کارەبا هەفتەی جارێ مەرحەبا کوڕی مەسوولی پارە زۆر ناسک و نەستەلا خۆر جابوونەوە ویلاقا خۆشەویستی ویلاقا جابوونەوە و تەلاقا ژیانی فەقیر سەختە هەموو شت تێ بەبەختە مەجلیس و هونەرمەندان جاگەح لەو شای و بەندان یەکجار بوومە مبتەلا شەراب ناگەن بەلێوت لەگەڵ ئارەقی فەلا شەو ڕۆژ بۆ بینینت دەگەڕێم بە دوای هەلا بۆ دووریت لە خۆمەدەم هەر وەک شیعەی کەربەلا شێتا بەڵێنم پێدا بەس لێم ببەتەن وەلا من هیچ وعدت دەدەمێ بەبێ درۆم ئەم لاولا دەنێرم بۆ خواز بێنی سەدیا و ماقول و مەلایە چێدادی من دەپرسێ چاچێ لەیدا عەریزەم بۆ لێم بوویتە ئیسرائیل هەر دەڵی خاچی غەزەم لە ڕادیۆی گەڕیانم لە ڕادیۆی گەڕیانم لەو ڕادیۆ بەرزەم بە بەندان یاری دەکەم دەڵی میلانۆ ویزە وعد و بەڵێنەکانی هەتا سەدرێ ژەینەیە خیانەتی خۆی ڕاگەیان ئالەم عەشقە کۆرپەیە هەڵەی قەت نەیناسیوم ئەڕوا خۆی لێم لایە هەڵەی قەت نەیناسیوم ئەڕوا خۆی لێم لایە وازی لە من هێناوە و دۆستی کەی کردومە پەیە هەر کاتێ ئارەزووی بوو دەستی ئەویش بەرەیە خوا دەزانێت چەندیتر وەستاون لە سەرەیە بۆ پاکی لە عەشقدا ڕێژە سفرە لە سەیە بۆیە منیش بەو جۆرە نێوم ناوی بێحەیە سڵاو لە جەلال گۆڵەیی سڵاو لە جەلال گۆڵەیی پیاوی مەرد و بێحەیە سڵاو لە ڕادیۆی گەڕیان تایبەت جمهوری هەیە جمهوری زۆری هەیە گوێگری زۆری هەیە هەی بەنی ئەو بازار دەڕۆیشتم چاوم کەو بە لەیلایە چاوم بە چاوی کەون ئەبەو بەژن و باڵایە باندۆنە بوونی لێم کرد تی بە خێرەی خودایە دەگوت چاکت ناناسم هەدیوە بێوەفایە دەگوتم بڕیا تەلانی بۆ باڵت هەڵوەدایە دەیگوت لا چۆ لێم لادا سەر ناگرێ ئەو سەودایە من سێ مێردم کردووە یانزە منداڵم لایە دەورەم هێن قەڵە بەڵغا هەر دەڵی خانەقایە خەسوێکی پیسم هەیە بەدایمەم بەدوودایە دەچمە جا هەر شوێنێ لێم جاسووسە بەڵایە پێم گوت من هەڵت دەگرم دەردەچین لە دنیایە دەگوت کاری وا ناکەم پیا کوشتنی تێدایە پێم گوت سەد پیا و کوژراوە سڵحی کراوە دوایە دەستی لە نێو دەستینام سەریگر ئەو سەودایە بەسەر کوڵمەی داموسام لە وێنەی
شقايا لا جلال قوليم لا جلال قوليم ناسرا ولا الدنيايا سلاو للراديو قريان شن كارمندي تيدايا راسي زوري كرمايا أورو خنجر لكايا هيا صار خوز جنب أوسا يسار دايكو ميادي هزار خوز جنب أوسا يسار دايكو ميادي لقل يدي كوهابوي هردو كشياي بشادي خوشبختي لعربو دوربوين لنا مرادي أبو وخاتو شيرين عرش بو فرهادي بس بالرجي الشكمان سوهل وشا بنيادي برشاوي أو كشيين سروتو بارو مادي كردي بهاوري آرام آرقو بيكو نادي بيري شوشن جيجوان من بس لنا باركي آزادي ماش كردن و دزبازي هر هم ويشون ليادي دزانم بولاي آرام يستا يكجار محتادي هزاران پاڵانەوە تازە خۆنا دادادی گەربشت گرنە ئاڵتون نام هەوی بەخوای هادی سڵاو لە ڕادێی گەڕیان بۆ من تاکە مرادی جەلالی پێشکەشکار دەڵێم هەر بدبینم بەرشادی هەر بدبینم بەرشادی سەرچاوم هەچی لە سەیر و سەفا لە پرسە دۆش داماوم بەداز و ڕۆژگاری فانی دیل و ئەسیر کراوم خوێنێوت دەزانم چون فەرمودی نەبیندراوم بەو گەورەیەت من شێتم یان بە خەمەوە خوڵقاوم نانازێ ڕووزی و نیم لەو ژینە فرۆشراوم دەزانم مشتری چێم مردنە دوا هەنگاوم بۆ جەلال گۆڵەی قەدری تۆ لە سەرچاوم بۆ ڕادیۆی گەڕیانە تاماوم دایمە سەر لە پێناوم بۆ ڕادیۆی گەڕیانە دایمە سەر لە پێناوم لە خزمەت ئەو ڕادیۆیم هەتا یەک دەقەی ماوم هەتا سەوتم هەبێ هەتا بڕوانگاوم هەتا دوو جۆچکەم ئیشکە و هەتا ببینێ چاوم ئەگەر توو بوو من نەبی ڕێکشێ دەبم لە داوا لە داوا دەی لە داوا دەی لە داوا بۆ جوانێک کە سەرسامن پیر و مناڵی گەڵاوە دوێنێ دیم ڕازاوە بوو لای ڕێستۆرانتی داوا نیوەی گەنجی سلەیمانی خڕبوونەوە لەو ناوە ڕوو بکەیتە هەر شوێنێ ئەو جێگا دەبێ ئاوە ئەو کەسە بەختە وەرە بۆ تۆ ئەبێ بەرزاوە تاماوە خۆری خۆشی هەرگیز لێ نابێ ئاوە سڵاو بێ لە ڕادیۆی گەڕیان لە دنیادا ناسراوە سڵاو لەو پێشکەشکارەکەی دەیناسن چەندە پیاوە بۆ مامە جەزایە ئەو شعرم وا داناوە کەسێکی زۆر ماندووە هەتا ژیانی ماوەیە هەی ماڵە وێرانی من لە پێشە دەردم لە کۆڵ بەستووە پەنجەی نائومێدی خۆم هەزاران جار گەستووە قماری ژینم ڕەها فۆرماڵی ئەڕستووە لەنگەری پاپۆر شکاو لە دوورگەڕا خستووە گەردوو شەهێن و بازە بەختی من پەرستووە بەرماڵی هیوەم ئەوڕۆ بەرەو تۆ ڕاخستووە فکری حاڵم بە حاڵم شانسم هەروە نووسستووە بۆ جەلال گۆڵەی بەرنامەی خۆش کردووە لە تیکتۆک و یوتوبە جا دەرەجە یەک بووە کاک بورهان و کاک ڕێبەت ئێوەم لە یەد نەچووە سڵاو لە کاک جەزای بێ پیاوێکی زۆر ماندووە بەس گلەی لێم هەیە و دەزانم عەفوو بووە سەردەمانێک یارم بوو زۆر
بۆی مەکرد تەلافون ئەچوون بە شوێنیان بر بە کامری و ئەڤەلۆن بە دیاری لە بۆ مەکری گوڵی سوور و جلو بوون بەس ئێستا دڵی ڕەنجاوە تۆرانەکانی بێهۆن لە ماڵپی ئەشکی ئەوە خەفەت لەیدا و وەک زۆن وەختە شێت و دەهریبم کە دەکەومە یادی کۆن بۆ ڕادوێی گەڕیانە قەت بۆی ناڵێم بەندی کۆن قەت بۆی ناڵێم بەندی کۆن هەی با دەرمان و مەڵحەمم دەستە غەری تاڵابێ باڕواسینی جەستەم بە پەیکەر و باڵەت بێ گەرخۆری حەز و ئاوات ئەو هەوری گەواڵا بێ بانجی سواردە لە ئاسۆ لە جوانی و زەمماڵا بێ گەروی سف کوڕی یەعقوب لە زیندان و چاڵا بێ دیسان وینس قوت درێ کەر لە زجی واڵا بێ سەر نشین و یەغباڵم لە نوشتە و لە فاڵا بێ گەرگەشتنم بە تۆ ئەگە لە فەرسەنگ و خاڵا بێ هەر چاوەڕوانم بەشکم هاتنت لەم ساڵا بێ بۆ جەلال گۆڵی ئەو بەندەی جوێی لەمێن بێ کاک ڕێباز و کاک بورهان خاڵت جەزان بۆ خۆش بێ بۆ هەڵوێست و سوورە ئەک ئالان دەستت خۆش بێ لەگەڵ شارەوانیدام لەگەڵ شارەوانیدام برایەتی و پەرەی بێ چێ دوژمن بە ئێمەیە ڕووی بابی ڕەش بێ ئەی سارە جوانی بێوەژێن مایەی دڵخۆشی بۆ من سارە جوانی بێوەژێن مایەی دڵخۆشی بۆ من ناگەن بە ماشی لێوت بلاک لێ بڵ و بڵسن ئەو کاتەی لەگەڵ مندای لە خۆشیدا دەبم ون مایەی خۆشبەختی منی ناسکی عەیاری شەرمن ئەو کاتانەی لێم دووری خەفەت ئەم هێنێ لە بن ناخۆشی دێتە ئارا مەراق دڵێم مەکاکون بە شێوازێک شێتە بم وەک شوو بێتە گیانم جن بۆ مامە جەزایە مامەی ئەزیزە بۆ من مامەی گەورەیە بۆ من دەست و دەمتان خۆش بێ دەست و چاوتان خۆش دەنگتان هەر بمێنێ ئەمە ئەی بڕین و ڕۆژانە بۆ ڕادوەکە لێین چکە ئەمە تایبەت بوو بە ڕادوێ میلی گەڕیان زۆر سپاسانەکەم دەستان خۆش بێ کاک عوبێدی حەمەچیلۆ ڕێزێکی تایبەتی هەیە بۆ ڕادوێی گەڕیان و بۆ جەنابتان و بۆ فەرمو لێرەوە ڕێز و خۆشەویستیم بۆ کاک عوبێدی حەمەچیلۆ ئەدمینی خاوەنی تایبەتی پەیجی بەندی کوردی لە وڵاتی ئەڵمانیا لە شاری میوشن بەڕاستی کاک جەلال کاک عوبێدی ژمایی دەستخۆشیە بە هونەرمەندانی میلیەوە زۆر ماندووە بەبێ ئەوەی تەنها دەستخۆشیەکی بۆ نێرن بەبێ شەو نەخوونی بەبێ ئەوەی کاتەکانی خۆی تەرخانەکە لە کاتەکانی خۆی ئەگرێ بۆ هونەرمەندانی میلی ئەم شارە و هەرچوە پارچەی کوردستان لێ ڕێز و خۆشەویستی مێ بۆ کاک عوبێدی حەمەکیلۆ چاو ماچەکەم خاڵۆ زاکیان منش ڕێز و خۆشەویستیم هەیە بۆ کاک عوبێد کەسێکی عزیز و بەڕێزە بەڕاستی ماندووە و بگرە چەند هونەرمەندێکیش لە لایڤیەوە ناوبانگیان پێیا کردووە و توانەوێتی هونەرمەندان بەسەر کاتەوە بە غێری ئەوەی ئیسفادە بکات زەرەری شەکات چکە ماندووە لە کاتی لە ئیشی ئەو کاتە تۆ لە ئەوروپا کەسێک بێتە ئەوروپا هەموو شتێ بکاتە وەک لای خۆمان نییە ئەو کاتی خۆیە کوژێت بۆ هونەرمەندان منش چاوی ماچەکەم و هیوادارم هەر سەرکەوتوو بێت منیش ڕێز و حرمەتم بۆی هەیە من پێشتر سپاسم کردووە لەوەتەی ئەم ڕادوێم داناوە کاک جەزا جەنابیان نەزانن کە من هەموو کاتێ باسی کاک عوبێدم کردووە منیش زۆر سپاس یەکەم ڕێز و حرمەتم بۆی هەیە خۆشەویستان لە بیرتان نەچێ ڕۆژی یەکشەمە کاتژمێر 4 کاک هیوا خاچی کورە با بڵێن هیوا عێراقی هاوڕێی خۆشەویستم ئەویش ئیشاڵا ڕاستەوخۆ لە خزمەتان نابین لەگەڵ کاکی وایە باشە کاک بڕیار خاڵە ئارامجیان بم بورن من بەرەو کۆتایی بەرنامەکە ئەڕۆم بەڕاستی زۆر سپاسی ئەو هەموو خۆشەویستاکەم کە ماشەڵا چاوەکەمان چوە 250 چاو بە داوای لێبوردنیشەوە ێسەر شکل لایفەکەمان سافە هیچ نەبووە خەلەلێکی ئاساییە ناو بەناوێت و چاگە بێ بە هیوای ئەوەی شەڵا ئەویش جێبەجێەکەین و چاکیەکەین کاک بڕیار چیت هەیە بۆ ڕادوێی میلی گەڕیان وەڵایی دەستخۆشی لەو ستافە جوانە و لە کاک بوران و کاک جەزا و کاک ڕێباز و
کاک جەلال گۆڵی تۆ خۆر هەر گوڵی تۆ حەق نەبوو گۆڵی بی جەلالی گۆڵ بی حرمەتمێ بۆ پیاوەش وڵی ناوەکە کاک محەممەد تارق کاک محەممەد تارق خۆشەویست و چاوی ئێمە پەلەمەکە کورە ڕازگۆ باو کەڕۆ لەو کەڕۆ محەممە و گەی بە تاریخ ئەبێ تاریخی بەشێ کاک درۆ ناکە کاکە محەممەد خۆشەویستە چاوی منە کورە ڕازگۆ تۆ ڕازگۆ محەممەد تاریخ هەمووی ئەڵێم ڕازگۆ قاتری خۆ وڵی چکۆ من تۆ ڕاستیمانتیانێ ڕازگۆ هەم بۆ نایە کاکەسا بە قۆت بوو کاکە ڕاز حرمەتم هەیە بۆ هەمووتان دەست و چاوتان خۆش بێ ئیشەڵا هەموو هونەرمەندان بەسەرکەنەوە هونەرمەندی باش هونەرمەندی بەڕێز من سپاسی جەنابتان ئەگەم سپاسی کاک ئالان ڕەفیق دەست و پەنجەی قەت نەڕزێ قەت دەست و پەنجەی پیر نەبێ و خۆشی پیر نەبێ بەسەر چاو ئەوەم لە بەخاتری ئەڕوە سپاسی کاک هەڵوێز دەست و چاوی خۆش بێ باڵەبانیش خۆش بە سۆز کاکە کارزان کامیل ئەم کارزان کامیلی تریانەوەی تر باڵێمان تێک نەچێت دەست و چاوی خۆش بێ ئەم ساز و ئەو ئەدەواتانە سپاسان ئەگەم هەر کەسێکی ڕخنەیەکی لێگرتوین ماڵی ئاوا بێ هەر کەسێ دەستخۆشی لێکردوین هەر ماڵی ئاوا بێ من سپاسی جەناب دەکەم زۆر بەڕێزی زۆر سپاس بۆ هاتنەکەی جەنابیش لەگەڵ کاگەرام گیان بە ئەی تۆ چیت هەیە کاکە ڕخنەم لێ بگرن احتیادیە من ئەم هەموو باسەی ئێوەکەم داماوم کردوون بەم ڕۆژگارە ئێوە ژەتوانن لەسەر من ڕخنە بگرن ئەنا ڕخنە لە کاتێکا گیری ئەو کەسە شایانی ئەوە بێ ڕخنەی لێ بگری وارچەند ئینسان بە ڕخنە پێئگا ئەبێ دڵی فراوان بێ دەستخۆشی ئەو بەنامە جوانتان لێ یەکەم سوپاسی ماندووبوون و شەو نخونیتانەکەم زۆر سپاس بۆ کاک جەزای ساز بەڕاستی ماندووە بە هونەرمەندانی میلیەوە دەستخۆشی لێ یەکەم دەستی مانووبوونی یەکشم مامە بورهانی خۆشەویست کاک بورهانی ڤیدۆ هەرت چاوی ماچەک هەر مامەی من بۆ لەوەتەی هەیە بەڕاستی ماندوو ئەویش بە هونەرمەندانەوە دەستخۆشی بۆ کاگالان ڕەفیقی خۆشەویستی ئارام شارەوانی ئالولی گیان کاگەڵێسی باڵەبان و کاکە سوورەی ساز بانەڵین کارزان کامیل کاکە سوورەی ساز کاکە سوورەی مامە کامیل دەست و پەنجەی خۆش بێ بەڕاستی ئەرکی کێشا و مەمنونین کاگڕێوازی خۆشەویست مۆنتاژ هەر سەرکەوتوو بێ و لەگەڵ کاگە ڕازگۆی خۆشەویست ئێوە ڕازگۆنیمە پیاوە زۆر ڕازگۆیە وڵای ئێمە کاک بورهان زۆر مەدحیشی کردی و ساحەبی زۆر لەوە مەدحکردنی بەڵام ئێوارە لای تۆن بۆی ئەو مەدحاوە کاگالان لەمیش خۆتی بۆ حاضر لەمیشەوە زۆری ژەکەوێ ئەزانم من ئەمە زۆر لەسەر دەکەوێت ئەخوار سەرکەوتوو من ئەوش بە خۆشیەوە هەرچێک ماوتووە بۆ بینەران و بیسەرانی ڕادیۆی میلی گەڕیانە و هەموو ڕۆژێکیان هەر ئاوا خۆشی و شادی بێ ئینشاءالله خۆشەویستان هەڵبەتە ئەمڕۆ زۆر خۆشحاڵ بووم زۆر خۆشحاڵتان کردم هەزار جاری تر سپاسان دەکەم بە یەک گۆرانی دوو قۆڵی تر بەس با من خۆم تەواو بم با بڵێ یەک دوو قۆڵی ترمان بۆ بڵێن مەمنوو نەبین کاکە هەڵوێز یەک دەقە بۆ برا خۆشەویستان سپاسان دەکەم چاوتان ماجەکەم سپاس بۆ ئەو هەموو کاتەکەیاتان بە ئێمە بە هیوای ئەوەی بزەیەکمان خسبێتە سەر لێواکانتان بە هیوای ئەوەی تۆزە دڵمان خۆش کرد بێتن بینەر و بیسەری ڕادیۆی میلی گەڕیان و چەناڵی تەلەڤیزۆنەکەمان لە کەناڵی ناوخۆیی بن ئێمە هەموو کاتێک خزمەتکارتانی خۆشەویستان زۆر سپاس بۆ کاکە سوورەی ساس بۆ کاکە هەڵوێستی گوڵ بۆ کاکە ئالان ڕەفیق ئەتوانم بڵێم مامۆستا بۆ مامۆستا ئالان ڕەفیق لەبەرەوەی 30 بۆ 40 ساڵە بێ ئەم پیاوە خزمەت بە هونەری کوردی و میلیە گەیەنێ دەستخۆشی بۆ کاکە ئارام شارەوانی هاوڕێی خۆشەویستن دەستخۆشی بۆ کاکە بڕیار هەر هاوڕێی خۆشەویستن ئێمە لە هاوڕێ دەرچوین هەمومان براین ئەو هونەرمەندانە زۆر سپاسی کاک جەزای سازەکەم کە ئەم ڕۆژ بە هەمان شێوە بەجێ نەهێشتم هەتاوەکو بەرنامەکە تەواو بوو لێرە بوو سپاس بۆ کاک ڕێباز دەست و چاو و ماجەکەم مەمنونم کاکە ڕازگۆی گوڵ کاک بورهان ئاغالەر بورهان گیان بڕۆ بە ئەو داوەتە نێن بەسەر تا بە قسەم کە خۆشەویستان هەزار جاری تر داوای لێبوردمتان لێ یەکەم تا ڕۆژی یەکشەممە کاتژمێر 4 لەگەڵ هونەرمەند هیوا خاچی عێراقی با بڵێن هەردووچیان ئێمە خزمەتان هەردوو چاوتان ماجەکەم بەخوای گەورەتان ئەسپێرم کوردستانێکی ئارام و سلێمانیەکی خۆش و سەقامگیر ئیشەڵڵا حورمەت و ڕێزی جەلال گۆڵەی قبوڵ بکەن کاتێکی خۆش بۆ هەمووتان هەر لە خۆشییا بن Hey!
ماباران هەر وەکو ڕێژنەی باران خەمی بەسەر ماباران بێوەفا بووی لەگەڵم بە قسەی بەد و بەدکاران بۆ وەفا تاکەی جەفا بێوەفا تاکەی جەفا وا وەفای جاری جاران بۆ لە بیرت شودارێ ئەهاتمە لە دێواران لێوم لەسەر لێود بوو دەستم لە ناو هەناران توایە وە خۆشی شادیم وێنەی بەفری بەهاران ئێستا هاودەمی غەمم چوومە ڕیزی غەمباران چاوم فرمێز ئەڕێژێ هەر وەک تنۆکەی باران هەڵوەندای چاوی ڕەشتم وا دەگەڕێم لە شاران سوێندت ئەدەم گوڵ لە باغ بە هەستی ناسکی یاران بە ناڵەی برینداران بە وەفای وەفاداران بە شیری پاکی دایک بە نزای باوەڕداران هێندا ئازارم مەیە هەر یەکجار لە هەزاران بە دوو چاوی ئەفسونیت سەیرم کە وەک دڵداران لە جوانیا دەوڵەمەندی خوازەکات بۆ هەژاران خوازەکات بۆ هەژارایان ڕۆژ بە ڕۆژ جەوان دەبم دڵخۆشی بەدڵ دەدەم شەوێ لار میوان دەبم لێت داڵێم وەک لەولاو سەرقال بە لێوان دەبم ئێستانی ڕنینی باغ دەستگیر لە سێوان دەبم شیرین خەزرە و شابی فەرهادی چێوان دەبم نەمەجنونم نەسیامەن لەبەر تۆ لەوان دەبم ببی بە سەعد و حافظ بوستان و دێوان دەبم دەبمە تەعبیری خەوت تەعبیر لە خەوان دەبم دەبمە فاڵگیری عاشقت تەعبیر لە خەوان دەبم بۆ کاک ڕازگۆی دەڵێم بۆ کاک ڕازگۆی دەڵێم جا ئەوە چاوە بۆ من ئیشەڵا لەگەڵ جەلال جا ئێمەش ڕازگۆ دەبم وەلە بەشی شیکاری لە ناوڕێگانیدا ناسراوە بە عەیاری دڵبەر و جەرگ بڕا جوانە شێوە و ئاکاری ئێستا کەوتۆتە بەیمان خۆشەویستی و دڵداری پێم ئەڵێ ئارام هەتۆ کە بۆ من کەس و کاری تۆش نەکەی پێم ڕابێری بە هەستم بکەی یاری دەردی دڵ زۆر گیرانە ناگرم بەرگەی ئازاری نەمکەی بە هاوڕێی خەموو دەرد و ئێش و بێزاری منیش دڵێم گیانەکەم تۆ بۆ من کەس و کاری ئەمنیش دڵێم گیانەکەم تۆ بۆ من کەس و کاری ئەی سۆزان هەر تۆی مەبەستم بۆ هەمیشە بۆ دایم ڕۆحمی خۆی لە دڵدانیای کافرەی چاوقایم وەرەک شەتی و پێم بڵێ کامەیە بێوەفایم لە شەوی تاریشیدا هەر تۆی چرای ڕۆشنایم لەوە قەندیلی بەرزایم لە ڕۆژی تاریچیدا لە شەوی تاریچیدا هەر تۆی چرای ڕۆشنایم لە ڕۆژی تەنگانەدا تۆی قەندیلی بەرزایم ئەو بەندانە ئی خۆمە هەت ناڵێم لە خۆبایم بەن لەسەر بەندەی هێنم ئەو ڕۆ دەرچووم لە تایم لای جەلال گۆڵەیم لای جەلال گۆڵەیم دۆستی هەتا هەتایم دۆستی خۆشی و ناخۆشی ئی گەحلە و گەعدە و شایم ئێستا چاچی دەڵێم ئێستا چاچی دەڵێم لە خزمەت جەلالی دام تا مردن و کۆتاییم هەی وەرێ دەوری سەرم بان بێڕی عاشقان و یاران وەرێ دەوری سەرم بان بێڕی عاشقان و یاران دەریای عەشق فڕێیدام بۆ دەم کوچە و کەناران بەدەستی خەڵکی ناشی بەدکار لەگەڵ نەیاران وا کەوتم بە زەلیلی تەوا وەکو غەمباران پیر بووم توانم نەماوە چوومە ڕیزی ئەختیاران هەزار خۆزگەم بە ئەوسا بە خۆشیەکانی جاران خۆشی لە ئاسمانی من ئەباری وەکو باران ئێستەش گشت غەم و دەردێ لە ژیانی من کاران دەرد و ئێشی زەمانە بەرەو ڕووی من لە ئاران بەس دڵم بەوە خۆشە جارجار دێڵێم نەواران دەبمە مای خۆشبەختی بۆ سەرجەم هەواداران نەجاتیەیەم لە خەفەت ئەوانەی لە ئازاران شعرەکانم بە نرخن ئەڵێی وتەی جیڤاران شعرەکانم بە نرخن دەڵێی وتەی جیڤاران ئەو شەو کە زۆر خۆشحاڵم کەوام لە ڕادوێی گەڕیان ئەو شەو کە زۆر خۆشحاڵم کەوام لە ڕادوێی گەڕیایان
ئازرم بۆ پای سێداران لەسەر دوو چاوی یاران مەیتم گەڕێ لە شاران با بکرێم تیرە باران سوێندم خواردۆ دەتهێنم سوێن بە ساڵی پێباران تاوڵێکی بۆ هەڵدەدم لە کوێستانی سامداران ئەوە دەکەم بە بێری خۆشان کارەی ئێواران ئێوارێ لە بەربێری تێر دەکەین بە قوماران دەوەرە با پێکەوە بین با بمرن نابەکاران ستاو لە جەلال گۆڵەی ستاو جەلال گۆڵەی با بمرن نابەکاران ڕادوێی گەڕیان تەقیەوە دەنجی داوە لە تاران هەیچی بنووسم مەمیشە دڵێم تازێ باریەتی لە سەودای دڵا دۆڕام دڵەوادەی ئازاریەتی هەم دیسان شکستم گوات لە عیشق و دڵداریەتی چی بکەم دڵتەم بێ نابێ ئەوە چەندین جاریەتی ئەکەوێتە بۆسەوە ئەمە پیشەوکاریەتی هەرچەند دڵما حەق نییە ئەویش لێ ناچاریەتی ئەی هەوێ لەگەڵ شۆخێ کە بڵێن وەفاداریەتی بە پاکی بچێتە ناو ژیانی ئەوینداریەتی بەس خەتا لە گەردوونە دڵ هەر لە ژێر باریەتی شانسەکەم وای هێناوە دڵ هەر شین و زاریەتی دلنەی لە گەردوونە کە ئارام هاواریەتی بۆ ئەو گوڵم نادادێ کە لە ناو گوڵزاریەتی من گشت وەرزم پاییزە و عالەمیش بەهاریەتی کە بەختم گرێدراوە گەردون خەتا باریەتی بۆ دڵی حەسرەت دیدە شاژوانێ بیماریەتی شۆخێکی تەمە ناسک تازە هەرزەکاریەتی دڵ بۆ هەموو مەزمونە کوشتەی لە سولاریەتی جسمینەوە شەزنەوە باڵادار چناریەتی جسمینەوە شەزنەوە باڵادار چناریەتی لە ناو بازاڕی عەشقا چەندین گەشتکڕیاریەتی لە ئەنێستا و سناپا زۆر کەس هەواداریەتی ڕسمی وەها پۆستەکە عالەم شێت و هاریەتی ئەو ئادەدەی خراپە ئەویش کە لە ئاساریەتی ئەو شتانە ئاسایینین لە نێو کوردە واریەتی ئەترسم ناوی بزڕێ بڵێن خراپەکاریەتی بۆیە کە زۆر جارجوانی بۆ ئەخلاق هۆکاریەتی سڵاو لە ستافی گەڕیان بژین بە برایەتی سڵاو لە ستافی گەڕیان بژین بە